ڕەحیم سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە جارێکی دیکە بە ماڵی خوای پەروەردگار شاد بووینەوە و هاتینەوە ئەو ماڵە شەریفە و ئەو شوێنە پیرۆز و مبارەکەی بۆ ئەوەی کە تەوافێکی کەین و بینمان لەگەڵ خوای پەروەردگار ئاوادان کەینەوە و بە تاعەت و عیبادەتەوە بگەڕێنەوە ئینشاءالله. دوای ئەوەی کە ئینسان تەوافی کرد و هەروەها دوو ڕکعات سنەتی کرد، سنەتە ئاوی زەمزەم تێر بخواتەوە، دەڵێ هێندەی بخۆوە حتا وەکو نییە زگت دێشی. دوای تۆزێکیش دەکرێت ئاوا بەسەر سەر و ئەوانەدا بکەی، ئەنجا دوعا بکە حتا وەکو دەتوانی دوعا بکە. ئەگەر ئەو ئاوەشت خواردەوە لە کاتی ئەو خواردنەوەکەیدا دوعا بکە. دەڵێ ئیبن عەباس ئەو دوعای کردو گوتوێتی اللهم إني أسألك علما نافعا ورزقا واسعا وشفاء من كل داء. یا ربی خوای پەروەردگار علم و زانستێک و چاکمان پێ بدەی، ڕزق و ڕۆزێکی باشمان پێ بدەی و هەروەها شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. خوای ئێمەش لێرەوە کە ئەو ئاوامان خواردەوە ئەوڕۆ لەگەڵ ئەو برا بەڕێزانە و ئەو خوشکە بەڕێزانە دوعا دەکەین و دەڵێن یا ربی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ربی خوای گەورە علم و زانست و زانیاری چاکمان پێ ببەخشی، ڕزق و ڕۆزی حەڵالمان پێ ببەخشی، شیفای نەخۆشەکانمان بدەی ئینشاءالله. ئەوەی کە داوای دوعای خێریشی لێ کردوین ئەلێرەوە لەو شوێنە پیرۆزە و لەو ماڵە پیرۆزەی خوای گەورە دوعای بۆ دەکەین یا ربی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ربی خوای گیان هەر کەسێک داوای دوعای خێری کردووە گەر نیاز و مەبەستێکی خێری هەیە بۆی بێنێدەی، یا ربی خوای گەورە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، ئەو عومڕەیەمان لێ قبوڵ کەی، هەر کەسێکیش کە ئاواتە خوازە بێتە ئەو ماڵەی یا ربی خوای گیان زیارەتی ماڵی خۆتی بکەی قسمەت بێتە ئەو ماڵەی، چونکە بەڕاستی ئینسان کە هاتە ئەو ماڵەی دڵی دەگۆڕێت، ئیمانی دەگۆڕێت، ئیمانی بەرز دەبێتەوە، ئیمانی قایم دەبێت. یا ربی خوای گەورە بکەی قسمەتی هەموو مسلمانان لە ئێمەش خۆش بی و عومڕێمان لێ قبوڵ کەی. ئامین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.